کاک دکتۆر کێشەکەی من ئەنی باسی خیانەتە لەوە چێ زۆر کەس تووشێ و حاڵەتە بوو بێت. ئەم مێردەی من یعنی ئەمە ئیشی یەکەم جاری نییە خیانەتم لێکە، چەند جاری تر خیانەتی لێ کردوم و من لێ خۆش بوو، چونکە وعدیا بوو یعنی دووبارەی نەکاتەوانێ، بەس هەر یعنی چۆتەوانێ سەر ئەو حاڵەتە. یعنی من ئێستا سوورم لەسەر قسەکەم دوو ڕێگەیان ئەوە تا بێ من تەلاق بەیانە بێ ماڵەکە جێبێڵێت و مەسرەفی مناڵەکان کە، چکو من یعنی هیچ سیقەم بەو نەماوە، چەند جار وعدی بە من ناوە و یعنی تر جێبەجێی نەکردووە، لێشی خۆش نابم چونکەم چەند کەڕەت لێ خۆش بوومە ئەو هەر چۆتەوە سەر ئەو ڕێچکە، یعنی وازی لێ نەهێناوە. شایانی لێ خۆشبوون نییە ئەو. فەرموو کاک قادر. کاک دکتۆر، من ئەڵێم هەڵە بووم وەدان بۆیانم کە هەڵم و ناژڵێم هەڵە نەبووم، بەڵام هەمووان نەزانن ئەوەی کە هەڵاکات مرۆڤە، تەنیا خۆی گەورە هەڵە ناکە. من هەڵەیەکم کردووە و پەشیمانم لی و چەند جاریش خۆی ئاگادارە قورعانم بۆ خواردووە، وتومە سوێن بەو قورعانە جارێک کە دووبارەی ناکەمەوە، ئێستاش جارێکی کە سوێنی بۆ ئەخۆمەوە دووبارەی ناکەمەوە، تەنیا لەبەرەوەی لەم بەڵایە ڕزگارم بێ. مەبەستی خراپن نەبووە لە نامەکانە. دڵنیا بە کاک دکتۆر، خۆ من پێشتر نەبووە، خۆ من پێشتر بۆ جەنابیشتم باس کرد، ئەوە سێم جارەکان تۆ کە نامەکانە نادوم نامەکانم لا هەیە ئەڵەی بەڵایی ئەو نامانەیش مەبەستێکی خراپم نەبوو، ئەڵێ مەبەستی خراپم نەبوو. کاک دکتۆر من خۆم نامەکانم بۆ نردووە، یعنی مەبەستی خراپی چی نەبوو، یعنی هەموو پیاوێک دەتوانێت لەگەڵ ژنی خەڵکا و قسانە بکات، وەڵام نامانەیەوە نییە، یان لەگەڵ خێزانی خۆیان ژنی بێگانە. من بەتەنها لۆمەی ئەم ناکەم، یعنی ئەو ئافرەتانەش کە هاوسەریان هەیە ئێشتا لە ژێرۆ چەند خیانەت لە مێردەکانیانەکەن، یعنی من چەند جار یعنی ئاگادارم کردوتەوەی لێشی خۆش بووم، بەس یعنی ئەم شتێکی وای نەیەوە بە من قەناعەتی پێ بکەم. یا باسێکە بۆ بجێڕمەوە چێ ینی شتەکەی سە بڵێن بەسەری هەن هاتووە، ینی هەنێک کەس باوەڕ نەکە، من بەسەر خۆم هاتووە ئەم دوجار پەیوەندی دانابوو لەگەڵ ڕەفیقەکەی خۆمە، یعنی من لە دوو لاوە برینار بووم، ئەم هەم هاوسەرەکەم یعنی خیانەتی لێ کردوم، هەم ڕەفیقەکەشم کە وەک خوشکما بوو، یعنی چەند جار هاوکاریم کردو یارمەتیم ماوە، یعنی من خەریکە شێتە بم تۆ ڕەفیقی خۆ بێت، یعنی حەز لە کەسێ بکە کە وەک خوشکی خێزانەکەی وابووە. کەسێ نەدۆزیەوە ڕەفیقەکەی خۆی نەبێ بە قوربان. کاک دکتۆرجان، من ئێستاش پێڵم هەڵە بووم، با ئەو بە گەورەی خۆی بەس ئەم جارە بمبورێ، بەس ئەم جارە بمبورێ بەڵێنی بێم، ئەمە دووبارە نابێتەوە، تەنیا لەبەر خاتری چی لەبەر خاتی ئەو مناڵانە با بە هەڵەش لە من تێ نەگەن، ئەوانیش بە نەوعێکی تر نەزان و بە هەڵە لە من تێ نەگەن. کاک دکتۆر گیان هەڵەی چی، یعنی ئەو خۆشی باس زانێت چەند جارم خیانەتەی کردووە، یعنی چەندها بەڵگە هەیە، ئەگەر باوک بووە ئەم بۆ مناڵەکانی باش بووەوە خیانەتی لە ئێمە ناکرد، باش ئەگەر من بوومایە خیانەتم لێ بکردا، یعنی ئەو چیە کرد، ئەو قبوڵێ کرد. کاک دکتۆر خۆ بخەرە شوێنی ئەو کاک دکتۆر ژیان ژنجیا و پیاوجیات و ئەبێ خۆ حسابی ئەوە بکەی. لە چیا جیاوازن، ینی بۆچی جیاوازن؟ ئەڵە ژن و پیا جیاواز لە چیا جیاوازە؟ خیانەت بکە ئەتیادیە، یعنی لە چیا جیاواز، یعنی چی ژن بیکە و چی پیا بیکە ئەو هەر خیانەتە، بۆ یعنی ئافرەت یعنی ژن بەشەر نیە، یعنی هەست و سۆز و کەرامەتی نییە، ئەخر ئەم قساناکات ئەخر ئەو بەردەوامەوە بە غەڵەت لێم تێگە، من مەبەستم ئەوە نییە، یعنی مەبەستم ئەوەی ئەڵم ژن و پیا و جیاوازیەکەیان لەوایە. من ننکەم بەڕەحمەت بە زۆر جار قسەیەکی بۆ باسە کردم، ئەیوت ئەگەر کوڕەکانمان شوێک تا بەیانی لەبەر دەرگا بخەون هیچ کێشەیەکی نییە، بەڵام ئەگەر لە کچەکانمان لەبەر دەرگا بمێنێتەوە ئەمە بەڵایەکی گەورەیە بەسەرمە، یعنی مەبەستم ئالەوەیە کە ئەڵم جیایە لەو بابەتە، یعنی خۆ مەبەستم ئەوە نییە کە بڵێم ئەمە جیاوازیە، ئەمە لە ڕەگەزاوم نامە ئەو ژنەوە ئەبێ شتێکی تر بێ من پیاوەمە بێشت نامەبەستم لەوە نییە، یعنی ئەڵم ئەب جیاوازیەکەمان لەوەیە. ینی ئەم باسی چی کۆمەڵگێکە کاک دکتۆر گیان، یعنی خی گەورە جیاوازی ناکات لە زینای ژن و پیاوە، یعنی هەردووچیان وەکو یەک تاوانبارن، آخر ئەمە بیرکردنەوەیەکەیەتی ئێمە بۆیە حاڵمان گەشتووە بەم ڕۆژە. کەسێک ژن بێ پیاوە بێ خیانەت بکە
یاسای خوا عەدالەتی کاک. وەکو یەک سەیریانەکە کاک دکتۆر بۆ خاتری خوا خۆ من زینام نەکردو بۆ خاتری ئەڵڵا نانا زیناو نەکردە زینا شەڕ و شروعی هەیە نانە کاک دکتۆر بەس ئەو مەبەستیەوەی خیانەتە ژنبی نانە کاک دکتۆر خۆ من ئەزانی چی ئەمە چییە من تەنیا نامەم گۆڕیوەتەوە لەگەڵ یعنی ژەگەر تەنیا نامی بگۆڕیایە کاک دکتۆر خۆ من ناڵم مۆبایلەکە ببینە لەگەڵ پیاوەکە عیلاقەی هەیە کاک دکتۆر من ناڵم غەڵەت نەبووم ئەڵەم غەڵەتم تا سەر ئێسقان 100 جار غەڵەتم 1000 جار غەڵەتم بەڵام ئەو نەیگێنێتەوە ڕادەین بڵ من زینام کرۆ خۆ من زینام نەکرۆ خۆ من تاوانێکی نەگەورەم نەکرۆ ئەعنی ئەو ئەتوانێت لە من خۆش بێ لەوەیە بۆ لی خۆش نابی خاتون جاڵە من زینام نەکردو قورعانە بۆ خۆم کە هەر نامم بۆ نردووە تاوانەکەمەوە گەورە نییە ئەڵێ ئێمە مرۆڤین هەڵاکەوە خۆی زۆر گرنگە کە دان بێ اعترافە بنێ اعتراف فەزیلەیە شتێکی زۆر باشە بەس نییە نکۆڵی لێ ناکە ڕاستە کاک دکتۆر یعنی ئەم 1000 جاری تر قورآن بخوا من دڵم لێی پاک نابێتەوە هەر لە بەرچاو ڕۆژ وهانێ کات ینی ترسیقەوە هەڵێک کە شوشە بشکێ چا نابێتەوەنە یعنی متمانە و سیقە ژوایە ینی کە کەسێک لە دەستیدا تەواوی تر تۆ دڵێ ناچێتەوە سەر ئەو کەسە